سڵاو لێبێ عزیزان جارێکی تر لە لەندەنەوە هاتوومەتەوە بازاری کوردستان سوپەرمارکێتی کوردستان لە دۆدلی ڕۆد لە بێرمینگهام لێرە وەکو بینن لەناو ئەم ڕەنگە جوانانەیە هەموو جارێکەیەم بەڕاستی سەرسامە بم بە فرێشی ئەو کاڵانی ئەیهێنن طبعاً ئێرە ئەڵێ کوردستانە لە هیچ وڵاتێکی ئەوروپی کەوەرێکی ئاوە جوان نابێنێ بەڵامێتە ئێرە ئەیبینی و لە هەمووی تر ئەوش تەڕەتیزەکان وەڵای لە تەڕەتیزەی کوردستان گەورەترە ئەوەش چوالەکەمانە ئەنجا بینەرانی عزیز سەیری ئەم کنگرەی ئێرەکەن ئەمە لە کوردستانەوە هاتۆ بۆ ئێرە جاوەرم با بچیم زانین کاگاری لە کوێم شانە پێکە سڵاو لێ بێ کاگاری خان باشن شکریە خاوە خێر بازێتان کێشا باسەکەم ئەوە ئەم شتانە لە کوێ پێکەی باز بخوا مزمێشتی زۆرمان لە کوردستانەوە بۆیەت بە عامی شتەکان لە کوردستان و لە تورکیا و لە ئیتالیا و لە هەموو شوێنەکانە بۆمانیت بەس ڕۆژانە شتی تازە و فرێشمان بۆیە سپاس بەخوای گەورە هەر بەردەوامی شەوی ئینشەڵڵا ئینشاڵڵا بەس کەوەر و تەڕەتیزە لە کوێ بتانی کەوەر و تەڕەتیزە و کەرەوزوانە لە فارمێکۆی کوورێکی کووردە ئازیزێک و زۆر خۆشەویستێکە بەرهەمێنێت و ڕۆژانە بمانێنێت بە فرێشی بە تازەی بەڕاستی شتێکی جوانە بینم و کوردەکانی ژیان بۆێرە یەکسەر یەکەم شت ئەوانە ئەبن وەنیە سەوزە خەڵک داواکارێکی زۆر زۆری لەسەر سەوزە هەیە خواردنێکی ڕۆژانەیە بە عام هەموو کەسێک بەکارێنێ ڕۆژانە مشتەرەکانتان زیاتر خەڵکی کوێن هەموو قەومەکانن بە زۆربەی مشتەرەکانی مە کووردە بینم بەجلی کوردیەوە بەڵێ بەجلی کوردیەوە چکا جەوی خوشخۆشە ئیتر لەمە دو جێی بابەکی و دەرەوە و دەشت و دەرە سواز بەخوا خۆتان بیبێنن ئێستا چین نەچین بۆ لای گۆشتەکە ژەوێ شتی جوانی حتا بۆ مامکرێمە خزمەتەکەین خزمەتی زیاترەکەین چکایی شێمە لێرە خزمەتکردنە هەتوا بتوانین ئینشەڵڵا خزمەتی زیاترەکەین و بەردەوامە بین خوارستان بە هیوادارین چواردۆرەکانیشمان چاو لە ئێمە بکەن ئەنا بەخوا سەرکەوتوو بن دەستان خۆش ژیانیان وەرە شەموز بزانینچەکەمانە بێتەوە لێرە سڵاو لێ بێ سڵاو لە تۆ ژیان خان بازارمان چۆنە وەڵا سوپاس بەخوا بازارمان زۆر باشە بە پێوەی شتەکانمان هەرزانە کوالێتی گۆشتەکەمان سعری گۆشتەکەمان سعرمان لە خوار هەموو بازاڕۆیە لەم کاتەیە گۆشتی بەرق زۆر گران بۆ ئێمە هەر بە سعرەکەی خۆی فرۆشینەوە لە بەرەوەی گلەیمان نێتە سەر ڕاستەکە من دوێنێ بەڕاستی لە مەطعمێ بووم ئەوت منە چم بۆ بازاری کوردستان لەوێ حیوانێکە کڕم ئێم بە شارمە هێنمۆ لێی ئەنێن لەبەر ئەوەی ئێستا لەم کاتەیە لە ستاتەر هاوس گۆشت بە 9.85 گۆشتی بەرق ئێمە هەرێ دێنەوە بە 9.8 خۆی لەبەرەوەی حەز ناگەین دڵی هیچ مشتێکمان لێ عاجز بێت لە پڕ سعری گۆشت بەرز بووە هەنێک کەسەیە نازانێت چونکە کاتی زاوزێ حیوانە بەبێ لەبەرەوە گۆشتەکە سعری گران بۆ ئێمە هەر بە سعرەکەی خۆی فرۆشین لەبەرەوەی دڵی هیچ مشتێکمان لێ عاجز نەبێت دڵنیام کە مشتەرەکانتان زۆر ڕازین بۆیە یعنی بەڕاستی سەرمان گرت تاکو بگەینە ئێرە بەسەیریگە لە گۆشتی فرێشەوە لە مریشکی فرێشەوە سەری فرێش سەری و هەموو گەردەمە لە جوانە سی و جگەری جوان هەر هەموو شتەکانمان فرێشە حەزەکەی سەیری ناو کۆڕوومەکە بکە ماشەڵڵا سوپاس بەخوا فەسڵی خۆی گەورەیە هەموو ڕۆژێ 6 هەفتا حیوان هێت لەخوا بەزیابێ لەکوێ بۆتانی حیوانەکانمان هەمووی وێڵشە بەڵێ بە حەڵاڵیش سەر حەڵاڵیش هەمووی بە حەڵاڵی فارمەکە شاری خۆمانە کاگاری فارمێکی گرتووە نەفەرێکی لەوێ کاک بڵند ئیشی تیاکە هەموو حیوانەکانمان بۆ چاکات و بۆمانێنە ڕۆژانە یاربی خوارستان با و خوابتان هێڵێ بۆ کوردانیام دەوروپ زۆر سپاس بۆ تۆش بەخێر بێنیاخوا حەزەکەی کامێرەمان لەگەڵمانە بێ کاک شەمووسێکی ژووری شۆ بکە کاک شەیمووز ئەگەر بیێنی دە پێشەوە کە ژیان خان ئەگەر کامێرەمانمان لەگەڵا بێ کاک شەیمووز ئەو گۆشتانە زووم کا بیێنێتە پێشەوە بە سەیریگە ماشەڵڵا هەر هەمووی گۆشتی دەرەجەیەکە هەمووی گۆشتی جوار قابلی وێ بیبرژێنی هەش کەسێکیش گلێوی هەموو گۆشتەکەم بۆ بێنێتەوە ئەمانە مەڕن یا بەرخن ئەمە بەرخی تایە ئەمە ئەم بەشەی پێشەوە هەمووی بەرخە ئەمەی دوایشەوە هەمووی مەڕە ئێمە گەورەیە ئەمە هەر بەرخ ئەمە بەرخە ئەمە بەرخێکی تا بڵێ جوان و گۆشتنە ئەمە بۆ برژاندن شتێکی زۆر جوانە ئەمە ژەمووی بەرخی بچووکە سەیریکە هەموو قیاسی بچووکی تایە هەمووی گەورەیە منەوعاتە هەیە حەزی لە بچووکە هەیە حەزی لە گەورەیە ئێستا بەرخێکی ئاوا بە چەندە بەرخێکی ئاوا 5 کیلۆکەیەتی ئێستا بۆ نمونە ئەگەر لەم کاتەیە ئەم بەرخە 13 کیلویە کیلوی بە 9.8 تقریبا هەر 150 پاوانێ 140 پاوانێ دەرەچێت دەستی تۆش خۆش بێ بەخێر بێ سەر چاو طبعا بینەرانی عزیز لێرە نووسرا ڕۆنی سروشتی کوردی قەندیل تاموچێژی ڕەسەن یعنی ئەمەش هەر لە کوردستانەوە هاتووە